سڵاوتان لێبێت. هاوکات لەگەڵ پێشکەوتنی هۆکانی ڕاگەیاندن و پەیوەندەکان و گەیاندنی هەواڵ و زانیاریەکان میدیا لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ڕۆڵێکی باڵا لە ژیانی کۆمەلگادا ئەگێڕێ بە تایبەت لە کاتی تەنگژە و قەیرانەکاندا. میدیا کاریگەری ڕاستەوخۆی بۆ سەر ئاراستەکردنی باری سەرنجی کۆمەلگا هەیە. ئەگەرچی لە کوردستاندا واقعێک هەیە پێمان دەڵێ میدیای ئازادمان نییە. بەڵام ئاخۆ میدیای حزبی بە میدیای ئۆپۆزیسیۆنیشەوە لەسەر چ بەنەمایەک و بە چ ئاراستەیەک هەتا ئێستا مامەڵەی لەگەڵ چەمکی قەیراندا کردووە. ئایا جۆری ئەو مامەڵەیە چ کاریگەریەکی لەسەر سایکۆلۆژێتی وەرگر کردووە لەناو کۆمەلگادا. ئەمانە و چەند تەوەر و بابەتێکی تر ئەمڕۆ زۆر بەکراوەیی لا یەکەمین ئەڵقەی بەرنامەی بەکراوەیی ئەخەینە بەر باس و قسە لێکردن لەگەڵ میوانەکانم لە ستۆدیۆ بەڕێز مامۆستا ئازاد تۆفیق چاودێری سیاسی، مامۆستا هاوژینی مەلا ئەمین، مامۆستای زانکۆ لە بواری سایکۆلۆژیادا، مامۆستا ئارام سەعید میدیاکار. زۆر بە خێراتتانەکەم بە خێراتنی میوانەکانیش مەکەم لە ستۆدیۆ ئەچینە ناو بڕێک و ئەگەڕینەوە لاتان. بەخێر بێنەوە. مامۆستا ئازاد، سەرەتا ئێمە لای جەنابێ زۆربەی ڕاگەیاندنەکان ئەمڕۆ لە کوردستاندا بەسەر هەردوو حیزبەکەی کە حکوومەتیان پێکهێناوە لە کوردستاندا دابەش بوون. ئەم جۆرە دابەشبوونەش لە نێوان میدیای حزبیدا لە کوردستاندا جۆرێک لە ئەوەی پێی دەڵێن احتیقان بە زمانی عەرەبی لە ناو خەڵکا دروست کردووە. ئایا بەڕای جەنابتان ئەمە هۆکارەکەی چییە و لێکدانەوەی جەناب بۆ ئەم حاڵەتە چییە؟ سپاس بۆ بەڕێستان. پیرۆزبایی لە کەناڵی نالیا کەم هیوادارم بێ بە کەناڵێکی واکە لە ئاست مەسەلە مێژوویەکان مەسئول لە تاریخەکان مەسەلە نیشتمانیەکانە بەرپرسیارەتیی پۆزتیڤ بنوێنێ و من پێم وایە ئەمڕۆ میدیای کوردی بەڕاستی بە هەموو میدیاکارانەوە یعنی ئەتوانم بڵێم لە سانەوە بەرەو ژووری دابش بووە بەسەر هێزە سیاسیەکانە و میدیایەک بە ناوی میدیای ئازاد لە دەروی حزبی سیاسی لە دەروی بیرکردنەوەی سیاسی من پێش ئەم قەیرانە ژووبە لە کوردستانە نبینم. ئێستا میدیایەکەی پێوتە میدیای حیزبی کە میدیای حیزبیە هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی کوردستان کێچێتی و پارتین میدیای تایبەتی خۆیانیان هەیە لە جەریدە لە ڕۆژنامە لە ساید لە کەناڵ لە هەموو وسایلەکانی تری میدیایی و بە هەمان شێوە میدیایەکی شەیە کە هێزەکانی ئۆپۆسیۆن و کۆماڵ وەک یەکگرتو و وەک با بڵێن گۆڕان میدیای خۆیان هەیە لە کەناڵی فەزایی لە ساید لە ڕۆژنامە و لە دەروی ئەم دوو میدیایە کە ئێساچی ئەم دوو میدیایە میدیای حیزبین و هەمووشان کار بۆ ئەجندێکی سیاسی و بۆ ئەجندێکی حیزبی بەحتەکەن کە هەدەفی هەر پێنجیان ئەوەی لە سەر دەسەڵاتە مانەوەیەتی ئەوەشی لە ئۆپۆسیۆنە بۆ گەشتنە بە دەسەڵات ئینکاری ناکرێ. میدیایەکەی لە دەروی ئەمە کە بە میدیایکی ئەهلی ناسراوە من پێم وایە میدیای ئەهلیش دابەش بووە بەسەر هێزە سیاسیەکانەوە میدیایکی سێبەرەیە و میدیای سێبەرە کارێکی کردووە بەڕاستی کارەکانی ناتەندروستە کارێکی کردووە بەڕاستی ئەتوانم بڵێم جووەک خۆت لە جۆرە لە احتیقار و جۆرە لە چین و جۆرە ڕقی ناو کۆمەڵانی خەڵکا دروست کردووە ئەم چینە و ڕق و کۆئینە شۆڕ بە تۆ بە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە وڵاتانی مۆدێرنە سیاست ئیشی هەموو کەس نییە. سیاست ئیشی مەسەن سیاست واتە سیاست مەدارانە ئیشی ڕەجل الدەولەیە ئیشی حکوومەتە. ئەم میدیایە چ ڕۆڵێکی لە کاتی قەیرانە ئێستا پێ دەڵێم ئێستا پێ دەڵێم ئەم میدیایە ئەو ڕۆڵی جێراوەکە ئێساچێ مناڵێکی ڕەوزە باسی یەکێتی و پارتیەکە مناڵێکی ڕەوزە سەرەتایی باسی گۆڕان و کۆمەڵەکە مناڵێک عمری 12 ساڵە نە ئیش شمولیەکە نە دەنگدان شمولیەکات نە با بڵێن پرۆسی سیاسی شمولیەکات قسە بەلایەکی سیاسی ئەڵێ تێدی لایەکی سیاسی ترەکە شۆڕکردنەوەی ئەم میدیایە بۆ ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان تەئسیرێکی سلبی وای کردووە لە ناو کۆمەڵگا لە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکانە دایمە ئەحدێکەیە ئەو پەیمانە نەنووسراوە لە بینی خەڵکی گەڕەکێکدا. ئەم میدیا حیزبیانە ڕۆڵێکی سلبیان گێڕاوە بە تایبەت لە کاتی قەیرانەکان بە تەئکید میدیای حیزبی ڕۆڵیشی سلبی گێڕاوە کە لە میدیای حیزبی واتە بە ئۆپۆسیۆن و بەدەسەڵاتەوە و پێشم وایە ئەو میدیای کە میدیای ئەهلیە و یا خەڵک بە میدیای ئازاد ناویە با دابەش بۆ بەسەر میدیای حیزبیەکە چ بەشێکیان لای ئۆپۆسیۆن چ بەشێکیان لای دەسەڵات و بوون بە سێبەری دەسەڵات و بوون بە سێبەری ئۆپۆسیۆن یعنی میدیایەکی سەربەخۆ لە کوردستانە کە بێت کێشەکانی گەلی کورد ئەزمەکان قەیرانەکان تەختیە بکات نمایش بکات ڕیپۆرتاژی لەسەر بکات بێلایەنە من بۆ خۆم بە گومانم و مەشکوکم لی بۆیە بەڕاستی ئەوە کارێکی سلبی لەسەر کۆمەڵانی خەڵک لەسەر
بیرکردنەوەی تاک ئەمن حەزکەم کاک دکتۆراژینەکو پسپۆری بوارەکە وەکو ئوستازی جامعە لەسەر قسە بکە کە تەسیرێکی زۆر سەربی لەناو ئەوی پێڵێ ئەو عقدە ئیجتیماعی لە بینی تاکانی کۆمەڵا هەیە بڕاوە کە هیوادارمانە بێت سەر جۆری ئەو تەسیرە سەلبیە بەڵام سەر ئەمێ دوای جەنابە بێمە لای مامۆستا ئارام مامۆستا ئارام لە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و دوایەوەی کە ئیتر چۆ ژیانی سیاسی و لە کوردستانە ئەویش بە هەمان شێوە وەکو حیزبەکانی تر با بڵێن سەرڕاگەیاندنی خۆی هەیە و هۆکانی ڕاگەیاندنی خۆی هەیە خەڵک هیوایەکی بە ئۆپۆزیسیۆن بە میدیای ئۆپۆزیسیۆن بەستە بوو ینی بەڕای جەنابێ تەسەور ناکەی ئەویش بە هەمان ئاراستە و بە هەمان سیستم ئەوێت کاریگەری لە ناو خەڵکا دروست کات و با بڵێن کاریگەری لەسەر خەڵکدانێ لە ڕێی میدیاکەیەوە بڵێ بەڕاستی خۆی هەمان ئاراستە و هەمان سیستم نییە چونکە ئێستا ئەوەی کە ئەبینرێ دوو جۆر میدیا هەیە میدیایەکێ لەگەڵ خەڵکە میدیایەکەی لەگەڵ دەسەڵاتایە میدیایەکێ خەریکی پاراستن و میچاچکردنی دەسەڵاتی کوردیە میدیایەکێ لەگەڵ خەڵکایە بەڵام دوجار ئەوەیشی کە لەگەڵ خەڵکە هەر تەمسیلی حزبێکەکە ینی میدیای ئازاد نییە بە معنای میدیای ئازاد چکە ئێمە قسەکەمان ڕاستە میدیای خزمەتی قەیرانەکەی کردووە و ئاراسی قەیرانەکەی بە ئاقارێکی باشا بردۆ بەرەو چارەسەر بەڵام ئێستا تۆ لە چ میدیایکی دەسەڵاتەوە هەواڵی ڕاستەقینی خەڵگەزانیت ینی ئەوەی کە هەیە ئێستا ئەوەی کە ئەبینرێ بەڕاستی لە کوردستانە گەرێمە من بە پێشەچیش کورد بۆ دەست پێ بکەم لە کوردستانە بە حکمی ئەوەی تەلەڤیزۆنێک یا کەناڵێکی میدیایی حکومی نییە کە تعبیر لە مەسەلە نەتەوەیەکان و مەسەلە نیشتیمانیەکانی ئەم وڵاتە بکات وەک چۆن لە بەشێک لە وڵاتە ئەوروپیەکانە ئەم تەلەڤیزۆنانە هەیە کە بە بودجەی گشتی بەڕێوەچێت و بۆ خزمەتگوزاری گشتیە ئەم جۆرە لە میدیا هەیە بەڵام لە لای ئێمە ئەو میدیایی کە بۆ میدیای حیزب بووە لەبەرەوە دیفاع لە بەرژەوەندی حیز بکات بەڵام میدیای ئۆپۆزیسیۆنیش هەموو ڕاستەکانی وەکو خۆیە گەیەنێ ینی بەردەوام چونکە ئێمە باشە ئەگەر میدیایەک نەبێ بۆ ئۆپۆزیسیۆن ئەگەر ئۆپۆزیسیۆن میدیایەک نەبێت لێەوە دەنگی خۆی بگەێنێ ئەی لە چۆ دەنگی خۆی بگەێنێ مەسەن کاگەر هەموو میدیا بەدەست دەسەڵاتەوە بێ و ڕێگە نێات جگە لە خۆی لایەنێک تر بێ قسەی تیابکە ئەو ساک ئۆپۆزیسیۆن بەچی یعنی بتوانێت سەر بڵین تەلەڤیزیۆنەکەی بەشان و باڵی حیزبەکەی هەڵبا بۆ نمونە یان با بە شێوەیەکی تر سیاغێکەمەوە پرسیارەکە ئەتوانێت بچێت مەسەلەن ئازادانە لە هەموو ئەو شتانە قسە بکە کە تەنها لە میدیای حیزبیەوە ئەکرێت و ئەویش بوارێکی پێبات کە قسەکەمان نازانم ئەم سوڕەی لە چۆ هاتووە ئەجنا ئەوەی کە ئەبێنرێ خەڵک لە ماڵەوە کە بە تایبەتی گەر باسی تەلەڤیزۆن بکەین جارێ خەڵکە لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆنە کە ئەگەر بیێ هەواڵەکانی دەسەڵات بزانێت سەیری تەلەڤیزۆنی دەسەڵات دەکات ئەگەر بیێ هەواڵی خەڵک بزانێت ئەبێ سەیری کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن کە چکە تەنها ئۆپۆزیسیۆن هەواڵەکانی خەڵک بڵاو کاتەوە کە لە ناو خەڵکایە لەبەروی حزوریان لە ناو خەڵکایە بەشی شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە حزور و ئامادەیان ناو خەڵکایە یعنی ئەمەیە مەسەلەکە باسدا بەشبوون چکە دەمەوێت بچمە لای مامۆستا هاوژین دەمەوێت بە کورتی پێم بڵێ میدیا ئۆپۆزیسیۆن توانیوێتی ڕۆڵێکی ئیجابی بگێڕێ لە کاتی قەیرانەکانە بە تایبەت ئێمە ئێستا قسە لە قەیرانێکی گەوراکەین لە کوردستانە هەیە لە ڕۆژی حەڤەی شوباتەوە بەڵێ بۆ چوونی من میدیای ئۆپۆزیسیۆن توانیوێتی ئەو ڕوودا و ئەو ئەوانەی کە ڕوویەوە لە دوای حەڤەی دووە بەشێکی زۆر لەو ڕاستیانە نەقڵکا بۆ خەڵک و بەشێکی زۆر لەو ڕاستیان نەقڵکا بۆ جیهان بۆ هەموو دنیا لەبەرەوەی ئەگەر ئەو میدیای ئۆپۆزیسیۆن نەبووە ئێستا بەشێکی زۆر لەم ڕاستیانە و نەبوون. باشە مامۆستا هاوژین دەمەوێت بێمە لای بەڕێست و پرسیارت لێ بکەم. ڕاگەیاندن یەکێکە لەو هۆ ئاسانانەی کە لە ڕێگەیەوە ئەتوانی بە ئاسانی کاریگەری بخەیتە سەر بیرکردەوە و عەقڵی تاک لە کۆمەڵگادا. بەڕاوی جەنابێ ئایا میدیای کوردی ڕاگەیاندنی کوردی بە چ ئاراستەیەک توانیوێتی ئەو ڕۆڵە بگێڕێ بە تایبەتی لە کاتی قەیرانەکانە چکە خۆتە زانی لە کاتی قەیرانە وەزیفەیەکی تری ئەکەوێتە سەر شان ڕاگەیاندن وەزیفەیەکی تر ئەگێڕێت لە چاو ئەوەی کەوا لە حاڵەتی ئاساییە بێت ئایا ڕاگەیاندنی کوردی ئەو ڕۆڵی چۆن گێڕاوە؟ سوپاسدانەکەم و هیوایی بەردەوامیتان بۆ خوازم مای خۆشحاڵیە بۆ هەمومان کە کەناڵی نالیا کەوتوتەوە کار بەخێرات نییە و میوانە خۆشەویستانە ئەکەم هەمویان ئەگەرچی من پسپۆڕیم لە ڕاستیە سایکۆلۆجیانیە بەڵام هەوڵە دەم کە لەسەر ئەو پرسیاری بەڕێستان ئەوەندەی کە سەرنج و تێبینی خۆم هەیە قسە بکەم
بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندن و میدیاکان بە بڕای من دوو کێشەی زۆر بنەڕەتیان هەیە لە کوردستانە. یەکێکیان پەیوەندی بە ئەتەکیاتی ڕۆژنامەوانی و ئەخلاقی گەیاندنی ڕاستی و با بڵین ئیتیکی کاری ئەعلامیەوە هەیە لە ڕاستیە کە چی ئەگەر چی جیاوازی هەیە تا ڕادەیەکی زۆر جیاوازی هەیە لە نێوان ڕاگەیاندنی دەسەڵات و ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆنە لەم ڕۆوە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەستەکەی کە پابندی بە ئەتەکیاتی کاری ڕۆژنامەوانی و ئەخلاقی سەحەفی و ئەمانەتی گەیاندنی ڕاستی بە بینەران تا ڕادەیەکی زۆر کەمە. و لەلایەکی تریشەوە ئێمە ئەبێ ئەو حەقەتەش لە بەرچاو بگرین کە کاری ڕۆژنامەوانی قورسی و سەختی خۆی هەیە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لەم ژینگەنا لەبارەی ئێستاە و بەتایبەت کاری با بڵێن کاری میدیا بینراوەکان ڕاگەیاندنەکان و بەتایبەت ڕاگەیاندنیەکانی ئۆپۆزیسیۆن بە ئاسانی ناتوانن بگەنە سەرچاوەکانی زانیاری، بە ئاسانی ناتوانن ڕووماڵی ڕووداوەکان بکەن و بە ئاسانی ناتوانن لەو شوێنانەی کە ڕووداوەکانی لێ ڕوئەدا حاضر ببن. لەبەرەوە ئەمە خۆی ئەشێت هۆیەک یاخود پاساوێک بێ بۆیکەوە هەندێک جار هەڵا لە گەیاندنی زانیاریەکانە ڕووبدا. بە شێوەیەکی گشتی ئەو بارودۆخەی کە ڕاگەیاندن دروستی کردووە لە هەرێمی کوردستان بارودۆخێکی هەتا بڵێ هەتا سەر ئێسقان خراپە، چ بۆ سایکۆلۆژیای تاک و چ بۆ یعنی بەڕای بەڕێز مامۆستا نەگەیشتن بە سەرچاوی زانیاریەکان یان زەحمەتی و سەختی گەیشتن بە سەرچاوی زانیاریەکان تەنها هۆکارە لەوەی کەوا میدیا ئەو ڕۆڵی بینیوە؟ بە دڵنیاییەوەی چێک لە هۆکارەکانەوە نابێت فەرامۆشی بکەین. کاتی جاری وهەیە ڕووداوەکە ڕوو ئەدات کامێرایەک یاخود ڕۆژنامەوانێک ڕێگەی پێ نادرێت کە لە شوێنی ڕووداوەکە ئامادە بێ، دوایی ناچارە بۆی کە ڕووماڵی ئەو ڕووداوە بکە پرسیار لە کەسانێک بکە کە تا ئەندازەیەک چەند کیلۆمەترێک لە ڕووداوەکەەوە دوورن و ئەما بێتە هۆی ئەوەی کە ئەو زانیاریانەی ئەدرێت هەندێک جار ببێ ئەوەی متەقەسود لە بە هەڵەبردنی بینەرە هەبێ یاخود ببێ ئەوەی کە مەبەست بێتم کەناڵە هەواڵێکی ناڕاست بڵاو کاتەوە ئەو کەسێک کە قسەی بۆ ئەکات بە شێوەیەکی لەبەرەوەی کە بە تەواوی ئاگەی لە ڕووداوەکە نیە لەوە ئەچ زانیاریی پێ بڵێ قسەیەکی بۆ بکات کە ڕاست نەبێت. بەڵێ هەندێک جاریش ستایلێک لە کاری ڕۆژنامەوانی هەیە بەتایبەت لە کاتی قەیرانەکاندا. ئێمە قسەمان لەسەر قەیرانەکان و لە ئەو قۆناغانەیە کە کۆمەلگاتیایە تووشی قەیرانێکی سیاسی و حاڵەتێکی نائاسایی ئەبێتەوە. هەندێک لە ڕۆژنامەوانەکان پەنا ئەبەنە بەر هەندێ ئوسلوبی یان شێوازی نەشیاو لە وەرگرتن و دەستگەیشتن بە سەرچاوی زانیاریەکانە. یعنی بە تەسەوری جەناب ئەمە بڵاوکردنەوەی زانیاریەکان بەم شێوەیە و یان پشتبەستن بەم شێوە. بڕای من شێوازێکی نەشیاومان نییە بۆ گەشتن بە زانیاری، ئەبێ زۆر لەسەرەوە قسە بکەین، بەڵام چەندین شێوازی نەشیاومان هەیە بۆ بڵاوکردنەوەی زانیاری. هەندێک جار زانیاریەکان لە ڕێگەی پێش و دواخستنەوە، لە ڕێگەی جۆرێک لە مۆنتاجکردنەوە، لە ڕێگەی جۆرێک لە دۆبلاجکردنەوە دەستکاری گەورە ئەکرێن و بینەر بە هەڵی گەورەدا ئەبن. بەڵام ڕاگەیاندن و سەحافە مافی ڕەوای خۆیەتی کە ڕێگای جیاجیا و ڕێگای تایبەتی خۆی و تەنانەت ڕێگای نەئاشکرای خۆی بگرێتە بەر بۆی کەوا بگاتە ڕاستی ڕووداوەکان و لە زانیاری تەواو بەدەست بێنێ لەسەر هەواڵەکان. یعنی من پێش ئەوەی بێم بۆ ئێرە ئێستا لەبەردەستیشمایە ڕۆژنە گۆڤارێکم لە بازار هەڵگرت، ئەم گۆڤارە هەواڵێکی تایە، یعنی خبرێکی تایە کە خبرەکە زۆر زۆر بینەر بە هەڵەیە ئەبات لەسەر کاکنەوشیروانە. پەیوەندی بە نامەیەکی کاکنەوشیروانەوە هەیە لە ساڵەکانی لە سەحەفتاکانە بوو مام جەلالی نووسیوە، بەس ئەم وا سیاغە کراوە کە هەر ئێستا لەوە ئەچێ چەند ڕۆژێک لەمە پێش کاکنەوشیروان نامەیەکی وای بۆ مەسەلەن جەنابی مام جەلال نووسی بێ، یاخود هەواڵێکی ڕیپۆرتاجێکی تایە لەسەر ئەفۆمکە ڕیپۆرتاجێکی تایە لەسەر کەمتیار ڕسمی ڕێوی بڵاو کردوێتەوە. یعنی تا ئەو دەرەجەیە مەبەستم چییە کە ڕۆژنامەوانەکانی ئێمە ناشارەزان و بە شێوەیەکی با بڵین دوور لە ئەتەکیات و لە با بڵین بەڵام ئەم شێوازە لە کارکردن چ کارێک ئەکات لەسەر ئاراستەکردنی عەقڵەکان. ینی مەبەستم ئەوەیە بڵێم ئەم شێوازە چ کارێک کاریگەریەکی هزری هەیە. جەناب ببوورە من وتیشم جەناب سایکۆلۆژیستی بەو پێی جەناب لە بواری فەلسەفەیە شارەزاییت هەیە، چ کاریگەریەکی هەیە لەسەر هزری تاکەکان و بە شێوەیەک ئاراستیان ئەکا؟ بێگومان کاریگەری زۆر خراپی هەیە. جارێک لە ڕوویەکەوە بە شێوەیەکی گشتی ئەو ژیرگەیی کە ئیعلامی کوردی لە ماوەی چەند مانگی ڕابردووە چەند مانگە بە تایبەت دروستی کردووە، ژینگەیە کە باس لە جەنگی سار دەکات و هاوڵاتی و ئینسانی کورد ئامادەکە بۆ ئەوەی کە ڕق بنوێنێ و توندوتیژی بنوێنێ بەرامبەر بە یەکتری. ڕاگەیاندنی دەسەڵات کارێکی زۆر ئەکات لەسەرەوەی کە ئەندامانی سەر بەخۆی ئامادە بکە بۆەوەی کەەوە
ینی هەر ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی کار بۆ ئەوە ئەکات کە شەڕێک بۆ ناکۆکێکی کۆمەڵایەتی بنێتەوە لەلایەکی ترەوە کاتێک کە تۆ زانیاری هەڵا ئەدەی بە گوێگر بە بینەر ئەم زانیاریە هەڵەیە بینەرەکە دەخاتە هەڵەوە وای لە یکات کە نەتوانێت هەڵوێستی دروست لەسەر ڕووداوەکان مامۆستاگیان ببوورە ئەمێ بسمە لای مامۆستا ئازاد دوایی ئەگەڕێمەوە لای جەناب بۆی حەزەکەم هەمووتان بەشداری بکەن لە وێژەکەیە مامۆستا ئازاد با قسە لە میدیای با بڵین ئەو حیزبانی کە دەسەڵاتی حکومیان بەدەستەوەیە بۆچی هەتا ئێستا ڕۆژێک نەمان بینیوە یەکێ لەو حیزبانە با بڵین شتێک لەسەر هەڵەیەکی خۆیان بڵاوکەنەوە هەڵبەتە ئێمە هەمومان خەڵکی ئەم وڵاتین و هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین بۆچی هەتا ئێستا یەکێ لەو حیزبانە لە ڕێی میدیاکانیانەوە ئەگەر بە هەواڵیش بێ ئەگەر بە زانیاریەکیش بێ ئەگەر بە بابەتێکیش بێت قسە ناکەن لە هەڵەیەکی خۆیان یان قسە ناکەن لە کەم و کورتێکی خۆیان ئەمە بۆچی سپاس بۆ بەڕێز وەڵام من پێشەوەی قسە وەڵامە بەمەوە تاقیەکەم بۆ قسەی برای بەڕێزم کاکە ئارام هەیە کاگەرم پێی وایە مەسەلەن ئێستاچی ئۆپۆزیسیۆن یەک کلتوری زۆر ناشرین داهێناوە کلتوری ڕەش و سپی کلتوری خێر و شەر کلتوری بەرەی گەل و دژی گەل کلتوری ئۆپۆزیسیۆن بەڵێ ئۆپۆزیسیۆن داهێناوە یعنی مەسەلەن من ئەگەر لە بەردەرکی سەرابم لە بەری گەلم لێوێنم لە بەری گەل نیم ئەخر ئەمە هیچ منطقێکی تیان نییە دوم ئەوەی لە بەردەرکی سەرای خەڵکە ئەوەی لێنی خەڵک بەبوورە خۆن یعنی ئێستاچی ئێمە شتێکمان هەیە پێوەرێکمان ستاندارێکمانە خەڵک دەنگ داوە بە گۆڕان ناوی ئەحمەد و مەحموود مرۆڤە ئازاد خەڵکی دەنگی داوە بە هێزی چکە ناوی عەلی نەوزاد ئازاد کەمالە مرۆڤە ئازادە تەوزیعکردنی ئەم ڕەش و سپی و بەری گەل و ئەوانە کە ئەو پێی وایە مەسەلەن میدیای خەڵکەوە میدیای دەسەڵات هەیە میدیای خەڵک مەسەلەن ئەگەر میدیای خەڵک بریتی بێ لە یەکێتی و پارتی ئەوان ینی 59 کورسی ساحیبینی ئەگەر میدیای دەسەڵات ئەگەر میدیای خەڵکیش بریتی بێ لەوانەی کە دەیان بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوویەوە 35 کورسی ئەبێ ئێمە حورمەتی 35 کورسیەکە و کۆی دەنگدەرانی ئەو 35 کورسیش بگرین بەڵام 35 کورسی ڕێی هەیە 59 ڕێژی هەیە هەردوو لا خەڵکین عەفوم کەی کەواتە هەردوو لا خەڵکین ئەمە یەک دوم ئەڵێ میدیای ئازاد ڕێگەی نییە لە وڵاتە بۆیە باشە کەێنێن لەکوێ پەخشەکرێت لە سۆماڵ باشە پەیام لەکوێ پەخشەکرێت نازم سپێدە لەکوێ پەخشەکرێت بەڵام مامۆستایەک حاڵەتی لەو بینەیە هەندێک ینی کەلتورێک بڵاو بۆتەوە بۆ نمونە ئەگەر یەکێک بچێتە سەر تەلەڤیزیۆنی KNN دەرکەوێ لە تەلەڤیزیۆنەکانی ترەوە مۆقفی لێ وەرەگرن لێکێ بچێتە سەر تەلەڤیزیۆنی یەکێ لە حیزبەکان دەرکەوێ لە KNNیشەوە مۆقفی لێ وەرەگرن ئەمە حاڵەتە کەواتە خۆ لە ناو میدیای حیزبەکانیشا هەیە هەر لە لای ئۆپۆزیسیۆن نەبووتە ڕەش و سپی بەڵام میدیای حیزبی کۆمەلگای کوردی تەصیف نەکردووە بۆ بەری گەل و دژی گەل يعني بۆ ئەوەی کە من ئێستا ئەگەر لەگەڵ ڕێم لەڵی ڕێی کاگاران بێ کەواتە لە بەری گەلم ئەگەر خوانە ڕێ لەگەڵی بەری گەل ئۆپۆزیسیۆن لە ناو گەلایە لە دەروی گەل گوشۆن دەسڵات لە ناو گەلایە هەمووی خەڵک کاگاران مەخزبەت هەمووی خەڵک هیچ کارێکمان نییە بەڵام ئەو کلتوری ڕەش و سپیەوەی کاگاران باسێکە بەڵێ ڕاستەکە میدیایەکی حکوومەتی دیفاعەکە میدیای حیزبیە میدیای حیزبی وەکو یەکێتی وەکو پارتی وەکو گۆڕان وەکو کۆمەڵ وەکو یەکگرتو وەکو سۆشیالیست وەکو بزوتنەوە شەش حیزبی سیاسی لە کوردستانن لە یەک کورسیەوە بۆ 4 کورسی بۆ 8 کورسی بۆ 25 کورسی بۆ 29 کورسی بۆ 30 کورسیانی ناوە هەمووشی خەڵک دەنگیاونەتێ هیچ کارێکمان نییە بەڵام هیچ شێ لەمانە ڕەش نین تەکفیر ناکرێن و نابێ مامەڵکی جیادیان لەگەڵ من جوابی پرسیارەکەت بەمەوە عەفو کاگارام یارمەتیم بە میدیایە کە تۆ پێت وایە بۆچی میدیای حیزبی لەسەر ڕێی من حەز ناکەم تۆ سەحۆفیت ئەوە ڕێیت بێت يعني كرسي نوێ ئەمڕۆ بکەرەوە قسە بە مدیر ناحیەڵێ قسە بە بەلەدی فلان شوێنەڵێ مامۆستاگیان ئەو من ناڵم ئەمە ڕای ئەو بابا ڕای خەڵکی ئەمە یەک دووەم مەسەلەن لە میدیای حیزبیا لە میدیای حیزبیا مەسەلەن ئێساچی قسە لەسەر ناحیە فلان شوێنەکرێ لەسەر شارەوانی فلان شوێنەکرێ لاپەڕێی ئازادەیە بۆ خەڵک لە میدیای حیزبیا یاداش بڵاو کراوەتەوە دژی سکرتێری حیزبەکە بە ئیمزاوە ئەمە ینی ئەمە ئەو پەڕێت ینی بەڵام ئەگەر بتوێت میدیای حیزبی وەکو میدیایەکی دەسەڵاتدار وەکو میدیایەکی ئۆپۆزیسیۆن کە هیچ مەسئولیەتێکی سیاسی بمعنای ئایندەی ئەمیلەتە مەسئولیەتی نیشتیمانی بمعنای ترسان لە مەسەلە شارنووسازەکان لەسەر شانیە وا مەمەڵە ناکات چونکە بەڕاستی ئۆپۆزیسیۆنیش کەم بە دەسەڵات ناکات تا دەسەڵات دانیشە خۆشی لە پاڵخۆیان لە پاڵ ئەوە قسەی بەڵێ مامۆستاگیان لە تعقیب لەسەر قسەکانی ئیمام مستەفەر مکاگاران وڵای من لەسەرەوە مەسەلەی 59 کورسی و 35 کورسی ئەمێ ملاحەزەیە بڵێم یەکەم ئەو 35 کورسی حەڵالە زۆر ڕەنگە عەدەدی زۆر زیاتر بێت لە 59 کورسەکە لەبەروی 59 کورسەکە لە کاتێکا هێنراوە سوپا حکوومەت دەسەڵات پارە بودجە هەمووی بەدەست حیزبەکانی دەسەڵاتەوە بووە لەبەرەو 59 کورسیە قیمەتی 59 کورسی نییە 39 کورسەکە بەڕێی من 35 کورسەکەی معارزە زیاترە لە 59 کە لەبەرەوەی ئەو 35 کورسی معارزە بەڕاستی حەڵالە ئەمە دووهەم ئەوەی کاڵێ ئۆپۆزیسیۆن لە ناو پرۆسەیە بژاردنا کەمینەی هێنا با سەڵتە بگرێتە دەست ئەوەی زۆرینەی هێنا با معارز بێ
کاکە داتایەک ستاندەرێ لە عالەمە لە سۆماڵە بۆ سوید خێرە ئێساچی ئۆباما لەسەر حکومە بۆش لەسەر حکوم نییە مامۆستا لەبەرەوەی بە گیان، پۆینتی ئەمە زیاتر زوڵمە ئێمە بەراوردی قسەمان ئۆباماکەیت و ئۆباما هەڵبژاردننی ئەمریکا بەراوردکەی بە هەڵبژاردننی هەڵبژاردننی کوردستان هەر بەراوردا. حیزبەکەی کە ئێساچە معارض نەسی حیزبەکە ئیمزایان کردو لەسەری و متفق بوون و شاگەشکە بوون یەکەمیان بەتایبەتی کردیان گۆڕان کە بە کردوێنەوە تەوقعی نەکردووە مامۆستا- بەڵام لە حەزەشیان لەسەر بۆ دەستیان مامۆستاگیان با ئێمە ئاڕاستەی بابەتەکەمان نەگۆڕین بەڵێ. هەڵبەتە ئەم میدیا. بابەتەش شایستەی ئەوەیە ئەڵلقەیەکی تری لەسەر بکەین لەسەر چاو. و ئەکیدیش ئەیکەین بەڵام با ئێمە بگەڕینەوە بۆ سەر با بڵین مەوزوعەکەی خۆمان سەر میدیا، مامۆستا بەڵێ. ئارام لەسەر قسەکانی ئەوەی کە پەیوەندی بە میدیا و لە کاتی بەڵێ. قەیرانە ینی تۆ ڕاتوایەکەوە ینی ئەم میدیایی کە ئێستا ئێمە هەمانە میدیایکی تەندروستە لە کوردستانە بە ئۆپۆزیسیۆنیشەوە با ئێمە بەکراوی بێگومان لە کاتێکا بەرنامەکەمان کە تۆ دەسەڵاتەکەت تەندروست نەبێت ناتوانانی داوای تەندروستی لە ئۆپۆسیۆنەکەش بکەیت ئەمە لایەنێکی لایانی دووەمی بەڕاستی مەسەنگەر تۆ نمونە سێری بکەیت لە جیانە ئەسە فەیسبوک یا تویتەر یا ئەم میدیا کۆمەڵاتیانە کە لە جیانە بەکارە مەسەن لە ئەوروپایە خەڵک وا بەکارێنێ بۆ یەکترناسینی برادران بۆ دڵاری بۆ خۆشەویستی بۆ چاکردنی دیزایانی ماڵەکەی بۆ باخەکەی پەیوەندیەکە بە ئەندازیار و لە ڕێی فەیس بەڵام لای ئێمە وای لاتۆ فەیسبوکیش ئەبێ بەکاربێنرێت بۆ دروستکردنی گروپ بۆ دروستکردنی خۆپشاندان بۆ دانانی مۆعیدی خۆپشاندان لەبەرەوەی بەڕاستی ئەمە ئەو داخرانەیە کە میدیای دەسەڵات دروستی کردو ناو کۆمەڵگەی کوردیە باشە ئەمێ بۆیە خەڵک ناچارە بێت ئەم جۆرە لە میدیای کۆمەڵاتیش بەکاربێنێ بۆ بەڵێ. لایەنە سیاسەکە بەڵام تویتەر و فەیسبوک و ئەوانش دوجار هەموو کەناڵێکن ئەگەر ئێمە بە هوشیاریەوە بەکاریان بێنین ڕەنگە بتوانین بە باشی سوودیان لێ ببینین چکە لە گەیاندنی زانیاریەکان و هەواڵەکانە بە تایبەت ئێمە قسەمان لە کاتی قەیرانەکانە ئایا یعنی کۆمەلگای کوردی سروشتی کۆمەلگای کوردی گەیشتۆتە ئاستێک لەو هوشیاری بتوانێت ئەو کەناڵانش بەو شێوەیە بەکاربێنێت کە خزمەتی قەزیەکەی بکات بە تایبەتی لە کاتی قەیرانەکانە من ئەمێ ئاماژە بە ڕۆڵی میدیا بوین لە حەڤەی شوباتەوە بۆ ئیستا میدیا چ ڕۆڵێکی گێڕاوە چۆن توانیوێتی بەڵانس بخاتە ناو ریزی خەڵکەوە بە شێوەیە کە بتانی بێلایەنانە تۆ هەواڵێک ببیستی لە تەلەڤیزیۆنەکانەوە لە هۆکانی ڕاگەیاندنەوە بڵێ ئەوەی من سەرنجمەوە بەکارهێنانی لە ئەو بەتایبەتی ئەگەر میدیا کۆمەڵاتیەکان مەبەستە بێ بەکارهێنانی ئێستای لەلایەنەوەی نوێ بەتایبەتی بەکارهێنانێکی زۆر مەسئولانە زۆر بەرپرسیارانەیە ئەویش بۆی کە ئەمنەوەیە بەڕاستی زۆر ئاشنای بە مافەکانی خۆی زۆر شارەزای لە مافەکانی خۆی کە لەنەوەی پێش خۆی زۆر شارەزاترە ئێمە لە سەردەمی بەعسا ئەو وشارێمان نەبووە کە ئێستا ئەمنەوەی هەیەی بەرامبەر بە مافەکانی خۆی و زۆر وشاریی بەرزیان هەیە بەرامبەر بە مافەکانی خۆیان و بەکارهێنانیشی بەڕاستی بە شێوێکی زۆر دروست بووە ڕەنگە هەندێک تەسەورات هەبێ لەسەر ئەوەی کە لێرە و لەوێ لە کەسێک بە شێوێکی خراپ بەکارێ نابێ بەڵام بەگشتی توانیوێتی خزمەتێکی گەورە بکە لە بەکارێنانە توانیوێتی لە ڕێگەیەوە بگاتە ئەوەی کە ئاگاداری وڵاتانی تریش بێ گروپەکانی تریش بێ لە جیانە بزانێت کە باشە مامۆستاگیان دێمە لای جەنابێ ئەمێ بپرسم مامۆستا ئارام ئاماژەیە بە تویتەر و فەیسبوک و ئەم کەناڵانەی کە هەم کەناڵی ڕاگەیاندن و هەم کەناڵی بەیەکەوە بەستنەوەی خەڵکەکانە لە ناو خۆیانە لە هەموو دنیای بۆ بچوو کردوینەتەوە هەندێک جار بە تایبەت لە کاتی خۆپشاندانەکانە هەندێک وێنە ئەیان خستە سەر ئەمانە و سەر ئەم بابڵێنجێنێتانە و بڵاو ئەکرایە و ئەچۆ ناو خەڵکەوە ئەمە کاریگەری ئەمە چۆن ئەبینیتەوە بۆ سەر کۆمەلگای یەکەم دووەمینیشی هۆکاری ئەوە چییە ئەوەنە ئیستەوای لێ هاتووە خەڵک پەنا ئەباتە بەر ئەو شتە وروژێنەرانە و شتە یان هەواڵ و مانشێتە وروژێنەر و ڕاستڕکێنانە یان ئەو دیمەنە وروژێنەرانی کە بەردەوام ئێمە ئەیان بینینەوە و یان تەنانەت بە ئیمێل ئەینێرن بۆ یەکتر و لە ڕێگای هۆکانی ڕاگەیاندنەوە دەساودەسی پێەکەن بەڵێم لەگەڵ ڕخسەتم بە دوایی وەڵامدانەوەی پرسیارەکەت حەزەکەمە دێ ملا حەزم هەیە بیخەمە ڕوو حەزەکەی ملا حەزەکانی خۆمەڵم پێش پرسیارەکە شتێکی زۆر ئاساییە کە کەناڵێکی ڕاگەیاندنی دیاریکرا و سەر بە هەر لایەنێک سەر بە هەر ئەجەندایەکی سیاسی هەبێت خاوەنی ئاڕاستی سیاسی خۆی بێ خاوەنی ئاڕاستی ئایدۆلۆژی خۆی بێ و تەنانەت
لە ڕووماڵکردنی ڕووداوەکانە هەوڵبات کە اقتیناسی حەدەست بکە مثلەن ئەو دیاردەیە ئەو ڕووداوە ئەو شوێنێکی خۆی ئەوێت لێ حاضر بێ لەوێ حاضر بێ بەڵام ئەو حاڵەتێکی تەندروستە بەڵام کە بە تەنها ئەو شتەکە خۆی ئەوێت وەریگرێ اقتیناسی کات و بڵاوی کاتەوە تا ئێرە حاڵەتێکی تەندروستە تا ئەوەندەی کە پەیوەندی بە شێواندنی بەڵام ئەزمموی ڕۆژی حەڤەیمان وامان پێناڵێ وایە بێگومان وامان پێناڵێ وامان پێناڵێت چونکە ڕاگەیاندنە با بڵین هی حزبە دەسەڵاتدارەکان کە حکوومەتیان بەدەستەوەیە وێنەکانیان لە سوچێکەوە ئەگرت ئۆپۆزیسیۆن لە سوچێکەوەی گرت ئێمەش کەناڵی NRT کە 3 ڕۆژ پەخشمان کرد وێنەکانمان بە شێوەیەک پیشاننا کە ئەتوانم بڵێم من لێرە بۆ ئەو قسەیە ناکەم بڵێم لەبەرەوەی ئەمە کەناڵەکەیە بەڵام ئێمە هەموو وێنەکانمان پیشاننا بەڵام خەڵک یعنی ئەوە تەندروست بوو کە تەنها وێرەی بەردبارانەکانمان لەلایەکەوە بینی و لەلایەکی شۆ تەنها وێنەی تەقەکانمانە بینی ئەوە تەندروستە بێگومان تەندروست نییە ئەو حاڵەتەی ئەو سێ حاڵەتی کە ئێمە بینیمان لەلایەکەوە شێوەی ڕووماڵکردنی کەناڵی نالیا بۆ ڕووداوەکان لە بەرامبەر دوو جۆر ڕووماڵکردنی ترەوە ئەوەمان پێڵێ کە کەناڵی میدیای ئەهلی میدیای بێلایەن میدیایە کە بەڕاستی لەسەر گەیاندنی حقیقەتی ڕووداوەکان بۆ بینەر ئیش بکات بەبێ ئەوەی کە خاوەنی هیچ ئاڕاستەیەکی سیاسی ئایدۆلۆژی دیاریکراوە ئەو میدیایمان هەیە ئەم میدیای چەند پێویستە لەم دۆخە سیاسیە کە ئێسێمێتیا ئەژین وە لە ڕاستی ئەم میدیای تا ڕادەیەکی زۆر غایبە بەڵام ئێمە ناکرێت با بڵین داوەخوازی ئەوە بکەین لە میدیای ئۆپۆزیسیۆن یا تەنانەت لە میدیای دەسەڵاتیش ئەوەی کە بە هیچ شێوەیەک خاوەنی ئەجێندا خاوەنی بەرنامەی سیاسی خاوەنی خوێندنەوەی سیاسی خۆی نەبێ بۆ ڕووداوەکان بەڵام کێشەکە لەوەیە کە تۆ لە ڕێگەی جۆرێک لە وێنەگرتنەوە لە ڕێگەی جۆرێک لە مۆنتاژ و دۆبلاجکردنی ڕووداوەکانەوە ڕاستیەکە ئەشێوێنی و نایڵیت حقیقەتەکە وەکو خۆی بگاتە بینەر ینی کێشە لەوەیە کە میدیاکانی دەسەڵات یا میدیاکانی ئۆپۆزیسیۆن وەکوتم لە کاتێکا کە جیاوازێکی زۆر هەیە ئەمە ناکرێت بەڕاستی ئەو محاسبەی کە هی میدیای دەسەڵاتەکەین بە هەمان شێوە محاسبەی میدیای ئۆپۆزیسیۆنیش بکەین من لەلایەکەوە گلەی گەورەم لە میدیای ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە ئەویش وەکو پێویست نەیتوانیوە کە دابەزێتە ناو خەڵک و وەکو پێویست دەنگی ئەجێندای تایبەتی خەڵکی بۆ نمونە خۆپیشاندەر بگەێنێتە ڕایگشتی بەگو تا ئەندازەیەکی زۆر ڕووماڵی ڕووداوەکانی کردووە و لەسەریەوە خوێندنەوە و تێگەشتنی خۆی هەبوو بۆ ڕووداوەکان هەوڵی داوە ئیسیسماری ئەم ناڕزایەتیە بکە بۆ ئەجێندایەکی سیاسی دیاریکراو بەڵام ئەوەش ئینکاری ناکرێت کە تا ئەندازەیەکی زۆر ئەجێندای ئۆپۆزیسیۆن نزیکە لەگەڵ ئەجێندای بانەڵێم خەڵکی هەرێمی کوردستان با بڵێم لەگەڵ ئەجێندای خەڵکی خۆپیشاندەر بەڵێ مامۆستاگیان خەڵکی ناڕازی ئەمە ژوای کردووە کە تا ڕادەیەکی زۆر خستنە ڕووی ڕاستی ڕووداوەکان لە بەرژەوەندی کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن بێت و لێرەیە حقیقەت و بەرژەوەندی تا ئەندازەیەکی زۆر نزیک بوونەتەوە لە یەکتر باشە مامۆستاگیان دوایی ئەگەڕینەوە لاتان جەناب ئاماژە و بە خاڵێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کەوا حزبەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە کار بۆ ئەجندایەکی سیاسی خۆیانەکەن دوای ئەم ناوبڕە کورتە ئەگەڕینەوە لاتان بۆ درێژە پێدان بە وتوێژەکە.